وەقسەکردنی زیاتر لە سەرانپرسە لە ستۆدیۆ میانداری بەڕێز دکتۆر هەڵدێر محەممەد دکتۆربێژی سندیکای دەرمانسازان لە خێوە لێرمان کردووە. دکتۆر بەخێر بن. زۆر سپاس. دکتۆرم بڕیارە لە پای چییە بۆی داوتانە بڕیارەوە لە کێوە داوتانە؟ ئەو بڕیارە لە 4 2022 پێشتر ئەنجومەنی سندیکای دەرمانسازان هی کوردستان پێشتر داوێتی و هۆشداری داوای کردووە کە فرۆشتنی دەرمان بە دریڤەری لە ڕێگەی تەلەفۆنەوە بێت یاخود لە ڕێگەی پلاتفۆرمەکانی سوۆشیال میدیاوە بێت یاخود لە ڕێگەی ئەپلیکیشنی تایبەت بە دەرمانخانەکان بێت ڕابگیرێت. ئەوەش بۆ ئەوەیە دڵنیابینەوە کە دەرمانێکی سەلامەت و کاریگەر و با بڵێن کوالڵەتی بەرز دەگاتە دەستی بەکارهێنەر یان دەستی نەخۆش. بەداخەوە ژێرخانێکی تەندروستی وا بەهێزمان نییە. کاتێک کەسێک داوای دەرمانێک دەکاتن دڵنیابینەوە کە ئەو کەسە سەرەتا نەخۆشە و نەخۆشیەکەی بە تەواوی دیاری کراوە و ئەو دەرمانێکە بۆی نووسراوە دەرمانێکی دروستە. لەگەڵەوەش لە ڕێگەی تەلەفۆنێک یاخود لە ڕێگەی مەسنجێکی سوۆشیال میدیاوە ناتوانین دڵنیابینەوە کە ئەو دەرمانە بۆ ئەو کەسەیە کە بەخۆی داوای دەکاتن و بە شێوەیەکی زانستی بەکاری دێنێتن. کێشە گەورەکەش لەوەی خۆی دەبینێتەوە لە یەکەم شت سەلف داگنۆزینگ واتە هەندێک جار بەکارهێنەر پێی وایە زەختی هەیە لە خۆیەوە سێرچێک دەکا لە گوگڵ یان لە هەر با بڵێن محرکێکی تر بێتن چی بۆ زەخت باشە چی بۆ زەخت باشە چ دەرمانێک بۆ زەخت باشە دەچێتن ئەو دەرمانە وەردەگرێتن و ئەو ناوە دەنووسێتن و لە کوردستانیش ئەوەی ڕاستی بێتن وەرگرتنی دەرمانەکانی زەخت و شەکرا پێویستی بە ڕاچێتە یاخود ڕاچێتەیەکی زۆرتون نییە بۆ ڕیفیلکردنەوە بۆ دووبارە وەرگرتنەوە نەک بۆ جاری یەکەم. دێتن دەڵێ بۆ ماڵ وەری دەگرم یان بۆ دایکم وەری دەگرم بە تەلەفۆنەکە دەڵێ بۆ ئەوە ناتوانانی دڵنیاییەک بدەیت کە ئەو دەرمانە ئایا بەڕاست بۆ ئەوە یاخود دە بۆ ئەو نییە. لەوە دروست دەبێت کە دەرمانەکە دەکرێت لێکەوتێکی خراپی هەبێت لە کاتی بەکارهێنان لەسەر کەسەکە یاخود لە مەودای دوور لێکەوتی خراپی هەبێت چکە نەخۆشەکە هیچ زانیاریەکی تەواوی نییە لەسەر کاریگەری لاوەچەکانی ئەو دەرمانە و کاری تێک هەڵکێشی دەرمانەکە لەگەڵ دەرمانی ترکەوەری بگرێ یان لەگەڵ خواردنێکەوەری دەگرێت یاخود نەخۆشیەکە هەیەی. ئەوە لە لایانی بەکارهێنەر و لە لایانی نەخۆشەوە. لە لایانی دەرمانخانەوە گرنگی ئەوە ناکرێت ئەو دەرمانە بە پلەیەکی گەرمی دروست و لە ژێردۆخێکی دروست کە پلەی گەرمی دەرمانەکە بۆ نمونە ئەگەر نووسرابێت 2:8 بە 2:8 بگاتە دەستی بەکارهێنەر ئەگەر نووسرابێت لە ژێر پلەی پلەی سیلیزیەوە هەڵبگیرێت بە ژێر پلەی سیلیزی بگات یاخود نووسرابێت لە با بڵێن شوێنێکی تاریک و با بڵێن تیشکی خۆری بەرنەکەوێت گرنگی ئەوە بکاتن کە ئەو کێشانەی نییە لە کاتی گەیاندن و تێکەڵ نەبوونی ئۆردەرەکان بۆ نمونە ئەگەر دەرمانخانەیەک 2 ئۆردەر یاخود 3 ئۆردەر بگەێنێتن لەوانەیە غەڵەتێک ڕووداتن شارەزای نییە بێگومان ینی ئەوەی کە دەیگەێنێتن دەرمانساز نییە و دواتریش تێگەیاندنی نەخۆش تۆزێک لە ڕێگەی تەلەفۆنەوە زەحمەت دەبێت و بە خۆشحاڵیشەوە ژمارەیەکی پێویست و باش دەرمانخانە لە ناو سنتەری شار هەیە واتە پێویست ناکاتن لە با بڵێن منطقەی خۆ دەرمانێک هەیە دەرمانخانەیەک هەیە ئەگەر دەرمانخانەی فەرمیە بچیتە منطقەیەکی تر دەرمان وەربگری و پێویست ناکات دەرمان لە بینی شارێک بۆ شارێکی تر با بڵێن ئالوگۆڕ بکرێتن یاخود بنێردرێتن. لەبەرەوەیە کە ئەمە مەبەستی سەرەکیمانەوە بوو دەرمانێکی سەلامەت و دەرمانێکی کاریگەریڵاتیان بوو بێگومان. لە کیلۆ کاتەوە بڕیارەکە دراوتە ئێستا بەشێک لە دەرمانخانەکان پێیپابەت نین و ئێستا جارێکی دیکە ئاگاداریانەکەنەوە بێگومان چەند دەرمانخانەیەکی ناسرا و لەلایەن سندیکای دەرمانسازان لقی هەولێرەوە دیارە کە پێوەی پێوەست نەبوونەوە لەبەرەوەش هۆشیاری دوجاریان پێدراوە لە ڕێگەی ئەو نووسراوە ئەوە دوجار دەبێتن و ئیتر دەست دەکرێت بە ئیجراعات ئەوەش ئیمتیازی خاوەنی دەرمانخانەکە دەدرێتە ینی خاوەنی ئیمتیازەکە دەدرێتە لێژنەی بەرزەفتە لێژنەی بەرزەفتەش بێگومان سزاکانی قورس دەبێتن بە داخستنی دەرمانخانە و بۆ ماوەی 7 ڕۆژ دواتر بۆ 15 ڕۆژ و دواتریش بڕینی دەرمان لەسەر ئەو دەرمانخانەیە دەبێتن ئەگەر هەر هاتوو دووبارەی کردەوە و ئیجراعاتی تریش با بڵێن دەکرێت لە بەرامبەری بگیرێتە بەر ئەگەر هاتوو پێوەست نەبوو بە ڕێنماییەکان کە لە پێناو تەندروستی هاوڵاتیان دەدرێتن ئەو دەرمانخانە پێوەست نەبوو. بەڵێ دکتۆر چارەسەرەکان چین جێگرەوە چین بۆ ئەمە مەسەڵەن و تۆڵی کەسێک ناکرێت لە ڕێی تەلەفۆنەوە یان کەسێکی تر بڵێ بۆ کەسێکی خۆمەیە بۆ خۆمم ناوێ هیچ جێگرەوەیەکە یان ئەترەبی هاوڵاتی خۆی هێرشیار بێ بزانێ نابێ ئەم شتانە باشترین ناڕاستیەک لەگەڵ دەرمانخانەکانە باشترین شت هاوڵاتی دەبێت ڕاست بێت لەگەڵ پزیشکی خۆی لەگەڵ دەرمانخانەکەی لەگەڵ پزیشکە دەرمانسازەکەی چکە هەمویان دوجار خەمی ئەویانە سەحەتی ئەو باشتر بێتن لەبەرەوە دەبێت ڕاستگۆ بێ لەگەڵی و نەخۆش یاخود بەکارهێنەر یاخود ئەو کەسە نزیکی کە لە ماڵەوە گرنگی بە تەندروستی ئەو کەسە داد کە پێویستی بە دەرمانەکەیە بەخۆی بچێتن لە دەرمانخانەوەری بگرێتن زۆر باشتر دەبێت و دڵنیا بێ ئەو دەرمانخانەی لێ وەردەگرێت دەرمانخانەیەکی فەرمیە مۆڵەتی لە سندیکای دەرمانسازان وەرگرتووە کێشەی گەیاندنی دەرمان کێشەیەک نییە تایبەت بێ بە کوردستان ینی لە زۆربەی وڵاتانی تریش ئەو کێشەیەمان هەیە
تەنانەت ئەوانەی کە سیستەمی تەندروستیشان هەمووی بە دیجیتال کراوە لەبەرەوە بێگومان ئەگەر بکرێتن و بگونجێتن باشتر دەبێتن لە بۆی بەکارهێنەر بەخۆی بچێت لە دەرمانخانە دەرمانەکەی خۆی وەربگیرێتن و بێگومان لە مستەقبل لە داهاتوو ئەگەر هاتو ژێرخانی تەندروستیمان و سیستەمی تەندروستیمان بە تەواوەتی بە دیجیتال کرابوو و دڵنیابووین لەوەی ئەو ڕاستیەتە دروستە بۆ ئەو بەکارهێنەرەیە ئەو کاتە ئەگەر دیلیڤەری بکەوێتەوە کاریش شتێکی باش دەبێتن بەڵام لە دۆخی ئێستا لەو پلتفۆرمانەی کە پێشتر کاریان بۆ ئەما کرد و دەرمانیان بە دیلیڤریە گیان چەند پلتفۆرمێکە بوون لە ساڵان ڕابردووە ئیشیان لەسەر کرد لەوێ ڕاگیراوە ئەم شێوازی کارکردنە یاخودنا سندیکای دەرمانسازان تەنها هۆشداری دەداتن بە دەرمانخانەکان ئەمە دەرمانخانە بە دیلیڤری نەیدات دەرمانخانە دەبێت بە دیلیڤری نەیدا بەڵام لێرەوە وەکو دەرمانسازێک وەکو براگ لە بۆ هەموو هاوڵاتیان ئەوانەی کە دەمان بینن پێیان دەڵێم دەرمان یاخود بابەتی جوانکاری لە ڕێگەی ئۆنلاینەوە مەکڕن چکە تو ناتانی دڵنیایی بدەیت کە ئەو مادەی تێدایە کە لەسەری نووسراوە و ئەو بڕی تێدایە کە لەسەری نووسراوە ئیکسپایرەکەی تەواوە ئیکسپایرەکەی نەگۆڕدرایە لەبەرەوە باشترە بە خۆت بچی لەگەڵ پزیشکێکی دەرمانساز لە دەرمانخانەیەکی فەرمی گفتوگۆ بکەی ئەگەر پێویست بوو بنێرێتە لای پزیشکێکی پسپۆری تایبەتمەند بە دۆخی تەندروستیت ئەو کاتە بابلەن ڕیفێرت کا بنێرێتن بچی لەوێن حاڵەتەکەت دۆخی تەندروستیت بە تەواوی بۆ منشی کاری بۆ بکرێتن و نەخۆشیەکە دەستنیشان بکرێت ئەو کاتە دەرمانی پێ بدرێت لەبەرەوە داوا لە هەموو هاوڵاتیان دەکەم کە بەخۆیان نەبنە هۆکاری ئەوەی کە دەرمان داوا بکەن یعنی ئەمە ئێستا لە سەرمانە وەکو سندیکا بەرامبەر دەرمانخانەکان ڕێکاری دەگرینە بەر و ئەوەی تریش دەمێنێتەوە خەڵک لە پیج و ئەکاونتەکانی سوۆشیال میدیاش و لە ئەپلیکیشنەکانەوە داوای دەرمان نەکاتن بێگومان لە هەمووش گرنگتر دۆخی تەندروستی هاوڵاتیانە ئەوەی کە من و جەنابیشت لێرە کۆی کردینەتەوە گرنگەوەیە تەندروستی هاوڵاتیان باشتر بێتن لەبەرەوە ئەمەش هاوخەمین و دڵسۆزین لە بۆی کە بتوانین دەرمانەکە بە شێوەیەکی دروست بکەین لەدەستی بەڕێز دکتۆر هەڵدەر محەممەد دکتۆربێژی سندیکای دەرمانسازان لە قی هەولێر سپاس با ئەمەدەبوون و ڕۆکنەکانتان بەخێراتی دکتۆر زۆر سپاس.